ئازیزانی کورسانی و سڵاوتان لێبێت هەمێوارەیەش لە بەرنمەیەکی نوێی فایل و دیاردەوە لەگەڵتانی دوو مانگ و چەند ڕۆژێکە موچەخۆران لە هەرێمی کوردستان موچیان وەرنەگرتووە لەگەڵ ئەوەی کە جژنی قوربانی بەسەراهات و فەرمانبەران و هاوڵاتیان بە شێوێکی گشتی لە هەرێمی کوردستان بە گیرفانی بەتاڵ و بە قەرز و قۆڵا خواردنی جەژنیان ئامادە کرد. هەمیشە دەوترێ خراپێ و خراپتر و خراپترینیش هەیە. ئەگەر بە شێوێکی گشتی هاوڵاتیان و موچەخۆران لە هەرێمی کوردستان لە بارودۆخێکی خراپدا بن، خراپترینەکە خاوەن پێداویستە تایبەتەکانن کە سەرباری هەموو ئەو نەهامەتیانی کە خۆیان هەیەە بەڵام گیرفانیشیان بەتاڵە. ئەوان جگە لە خواردنی سەر سفرەکانیان و جگە لەو پێداویستیانەی کە سەتاین و دەبێ ڕۆژانە هەبێ، ژیان و هەناسەدانیشیان پێویستی بە پارەیە. ئەوان بۆ ئەوەی کە بژین دەبێت بەردەوام پارە سەرفکەن، بەردەوام عیلاج وەرگرن، بەردەوام ئەو خێزانانەی کە منداڵێکی خاوەن پێداویستی تایبەتیان هەیە دەبێت لەوە پارە خەرج بکەن کە دەرمان پێداویستی پزیشکی دایبی بۆ منداڵە خاوەن پێداویستی تایبەتەکەیان بکڕن. لە کاتێکە کە 150,000 دینار موچەی مانگێکی خاوەن پێداویستی تایبەتەکانە و دوو مانگیشە وەریان نەگرتووە، ئاخۆ دەبێ گوزەرانی ئەم خاوەن پێداویستی تایبەتانە چۆن بێ. ئەگەر سەرمایهداران و خێرخوازان لە هەرێمی کوردستان یەک تۆز ویژدانیان نەمابێ، دەبێت کێ ئاوەڕ لەم خاوەن پێداویستە تایبەتانە بداتەوە و کێ یارمەتیان بدات و کێ برنجێک و زەیتێک و دۆشاوێک و ئەو خواردنەی کە پێویستە ئێواران لەسەر سفرە منداڵەکانیان نەمرن دەبرسا بۆیان دابینکە. ئەم ئێوارەیە ئێمە بەرنامەکەمان تایبەت کردووە بە بارودۆخ و گوزەرانی خاوەن پێداویستە تایبەتەکان بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان لەم بێموچەیە لەم گیرفان بەتاڵیە کە ئەوەی کە پێویستە سەرمایهداران، بازرگانان، خێرخوازان بەشکم بینەریان بەرنامەی ئێمە بن بتوانن ئاوڕێک لەم کەسانە بنەوە کە بەڕاستی بارودۆخ و گوزەرانیان خراپە. بەسپاسەوە میوانەکانم عومەر جەبار سەرۆکی کۆمەڵەی کورتەباڵەکانی کوردستان، فەرید شێرزاد سەرۆکی کۆمەڵەی کەڕ و لاڵانی کوردستان، سەنگەر عوسمان جێگری سەرۆکی یەکێتی کەمەندامانی کوردستان، دیدار بەکر ئەندامی دەستەی باڵای تالاسیمیا، ئاوات عەبدولقادر لێپرسراوی پەیوەندیەکانی ڕێکخراوی نابینایان و سوپاسەوەم ئێوارە لەگەڵ ئێمە ئامادەیان هەیە. هەروەها زۆر بەڕێز حاجی کاروان کە بەڕێزیان هەمیشە بەکارە خێرخوازیەکانیان توانیویانە هاوکاری ئەم کەسانە و ئەو کەسانی کە پێویستیانە بکرێن و هەمیشە هاوکار بوون، پشتیوان بوون. ئەو پارانی کە کۆیان کردوتەوە لە ڕێگەی سەرمایهدارانەوە توانیوانە بەشێکی بۆ ئەمانە دابینکەن کە دواتر لە درێژەی بەرنامەکە خۆیان باسی لێو دەکەن بە سوپاسەوە لە هەولێرەوە دواتر لەگەڵمان دەبێت. جا زۆر بەخێر بێن. سپاس کە ئەم ئێوارەیە لەگەڵمانن کۆمەڵێک میوانی خاوەن پێداویستی تایبەتیش لەگەڵمان دەبن دواتر لە نزیکەوە گوێ لە مەعاناتەکانی وەگرفتەکانی ئەوانیش دەگرین. کاک حاجی کاروان بەڕێزیشتان زۆر بەخێر بن بە ئیجازەی بەڕێستان من جارێ چمەلای میوانەکانی ئێرەم بابزانین گرفت و مەعاناتەکانی ئەمان چییە دواتر لەگەڵ بەڕێستیشتانە گفتوگۆکەین. کاک عومەر با سەرەتا بێمە لای بەڕێستان دووبارە بەخێر بن. زۆرە بینم لە سوشال میدیا لە کەناڵەکان کۆمەڵێک مایک لە بەردەمتانە وەستاوە و هاوارتان لێ هەستاوە لەسەر بارودۆخ و گوزەرانی بە شێوەیەکی گشتی خاوەن پێداویستی تایبەت. ئێوە تەنها کار لەسەر کورتەباڵاکان ناکەن، وەک ئەنجومەنی ڕێکخراوە خاوەن پێداویستی تایبەتەکان کار دەکەن و بەردەوام بانگەوازی ئەوە دەکەن کە ئێوە حاڵ و گوزەرانتان چۆنە. ئەمە تەنها بۆ بەردەم کامێرە و بۆ بەردەم مایکەکان و بۆ ئەوە ئیکەن کە خەڵک بزانێ ئێوە کێن یان هەر بەڕاستی بارودۆخ و گوزەرانی ئێوە ئەوەندە خراپە. من زۆر سوپاسان دەکەم، دەستان خۆش بێ. سوپاس بۆ کەناڵی کوردستان نیوز بە تایبەتی هەمیشە خەمخۆرانە. سوپاسی پێزانی حاج کاروان شەکەم کە هەمیشە لە بەرنامەکەشا و مەعاناتی سەردەم ڕێکخراوەکان دەزانێت ساکە کەسێکەوە ڕاستی هەم خێرخوازە هەم کەسێکە دڵسۆزە. ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان چی پێ بڵێت؟ ئێمە ڕۆژانە بڕوا بکە من سا خۆم لام ئەوەنە ناخۆشە دێمە سەر مایکێک قساکەم وا ئازامی چم پێێنێ. ئەگە دیفاعی لە خاوەن پێداویستی تایبەت نەکرێت و کەسانی وەک ئێمە نەبێ سا برادەرەکانم کاک سامان و کاک کۆچەر و کاک عومەر ئەوان بەڕاستی بۆ ئیشێکی زەرور بوو کە ناهاتن نوێنەریان لێرەیە. حکوومەتێکمانەیە فاشلترین حکوومەت فاشلترین حکوومەتە پێشوازی لە هونەرمەندی ئەو کەسانە کات و
دەگە و ڕەقس و ئەوانەی پێویستە و شاری سێری عیمارەی گەوراکە لاولێر ئەڵێ وڵاتەکەم پێشکەوتووە وڵاتەکە دووەرت ناو خاوەن پێداویستە تایبەتەکانە بزانە پێشکەوتویان پێش نەکەوتووە تۆ وڵاتەکەت ئەگەر گەلەکەت پێداویستەکانی دابینەکەی من ئیمارەم بۆ چییە؟ وڵات بەوە پێش ناکەوێت تۆ دوو کەسایەتی دێنیت ناوڵاتەکەتەوە هەر بە زۆرش ئەبێ خەڵکیان بۆ کۆکەیتەوە پێشوازی لێکاتەوە بڕەبارەوە بڕە استثمار و پارە و ئیناکەیتە سەرفکردنەوە جا پێداویستەکانی ئێوە دابین نەکراوە کاک عومەر چی دابین کراوە ئێمە نازانم پرسیار لە تۆکەم ئێستا شەڵم سەرکی حکوومەت دەکوای بڵێ قوربانی یەک پەنجەیەکی استثمارێک بم دەوڵەمەنێ بەڕێز شاری سلێمانی بم حەقی وایە مەدالیای ئاڵتون بکاتە سەرۆ ئەو استثمارانە کە دەوڵەمەنە بەڕێزەکان کە ناتوانم یەک دوو سێ نییە کا هەمیشە هاوکار و پشتیوانی ئێمە بوو لەم مانگەدا مانگی پێشوو لە مانگی ڕەمەزانە لە مناسبەکانە کە پینەی سەرۆکی حکوومەتەکە کە حکوومەتێکە بەڕاستی کە ئەتا ئەساکە نەیویستەوە وەرە ڕێکخراوەکان چیتان پێویستە منە هاوکار و پشتیوانتان نەبم ئێستا وایە من دەیرە و پسپاس و پێزانیم بکردا چەپکە گوڵم پێشکەشکرە نەخێت هەتا من بە سەرۆکی حکوومەتی خۆمی نازانم کە هەمیشە بەڕاستی سەرۆکێکی فاشل سەرۆکێک بوو بەڕاستی چینێکی فەقیر چینێکی داما و ئەستاش ڕۆژانە خەڵکە هەیە لە سێت ئێش و ئازارایە سالاسیمایە کە مندامە توانابەخشە توانابەخشمانەیە بە قەسەب شۆرباکەنە دەمیەوە حەفازەی نەماوە ڕۆژانە 20,000 ئەوێ ئەڕۆن پەڕۆکۆکەنەوە بۆ ژێری ئەی سەرۆکی حکوومەت و چاوت نییە ڕێزمە احتراماتمێ بۆ نابینای بەڕێز کە هەمیشە زۆر بەرزە لە سەرۆکی حکوومەتش با بزانێ کە خاوەن پێداویستی تایبەت 150,000 دیناری پێڕەوە نەبینێ بەشتان ناکە 150,000 بەشی چیەکە ئەی بۆ ئەویان بۆ دانا بەشی ئاوەکەی بەردەمی سەرۆکی حکوومەت ناکە با بزانێ ئێستا لەوەی بڵێن جێگیری سەرۆکی حکوومەت بۆ باسی ناکەی عومەر دوایی کۆمنتتان نەوێ جێگیری سەرۆکی حکوومەت کاری وەک سەرۆکی حکوومەت کاری نەکرا ڕۆژانە دەرگای کراوەیە ڕۆژانە هاوکاری بۆمان نردووە ڕۆژانە ئیشی بۆمان کردووە ڕۆژانە پرۆژەی بۆمان دابین کردووە یعنی بڕوا بکەن ئێستاش بەداخەوە مامجەلا ڕۆی ئەم وڵاتی وێران بووە بە هیچ کەسێت بینە ناکرێتەوە سەرۆک مامجەلالا دۆختان بەم شێوەیە نەبوو بەهی جۆرێک گەڕانەوە ناگەڕیتەوە بەلای ئەو کاتی کە جەنابی مامجەلار ئەلێرەوە ئەکەویت نەڕووی بۆ دەباشان کۆمەڵی کورتە باڵاکان وەرە چەند نەفەر 400 نەفەر ئەو هاوکاریە مەعاشیان بۆ دابین کرێت جلوبەرگیان بۆ دابین کرێت کەمەندامان سالاسیما هەموو ڕێکخراوە خاڵم پێداویستی دابین هەموو فەقیرەکان بابزانانی لە سەری ڕەشم بۆ چییە سەری ڕەش بووەتە وڵاتێکی سیاحە بۆ خۆیان و بەڕاستی هەرمێشش ناوێت لە بڕا بە دەوریانە هەرمێش ناوێت لە بڕا بە دەوریانە وڵاتەکەت ئێگەر ئاوا بێ خاوەن پێداویستی تایبەت دواکەوتووە هیلاکە ماندووە معاشی نییە وەرە دوو نابینا بێنە بەرچاوی خۆ چۆن بە خزمەتێکی باشە 2 سالاسیما بێنە بەرچاوی خۆ چۆن خزمەتێکی لە ماڵێکە 6 وایە لە ماڵێکە 7 وایە بەڵێ بڕوا بکە ساکرد لە ماڵێکە 6 کورتەواڵەمەیە بەشی حەفازەکەی ناکە عەقلیان لە دەستداوە وەڵڵی خوا ئاگادارە وەرن سێری کە بزانە چی لێ هاتووە خەڵک دایک و باوشی لە دەستداوە نابینا بووە باوکی لە خەفەتی ئەم حکوومەتە مردووە باش دەست خۆش کاکمە ئەگەڕم وڵات دواتر کاک فەریدون بەخێر بیت تەبعاً بۆ بەرچاوڕوونی بینەرەکانمان خاتوشیلان زۆر بەخێر بێ بە زمانی ئاماژە تەواوی بەرنامەکە بۆ میوانەکانمان کە نابیستن تەرجمەیان بۆ دەکات دووبارە بەخێر بێ خاتوشیلان زۆر سپاس بە ڕێزی خۆش بیت کاک فەریدون خێر بێت گرفت و کێشەکانی نابیستانیش بێگومان کەمتر نییە لە ئەوەی کە کاک عومەر باسی کرد بارودۆخەکە لای ئێوە چۆنە سەرەتا زۆر سپاسانەکە کە بانکێشتان کردەوە بۆ کورسات بەڵێ ئەڵێ لە ڕەمەزانەوە تا ئێستا یەک موچە دراوە
زۆر بێتاقەتن هەموو نابیستەکان تەلەفۆنەکەن لە هەموو شوێنەکانەوە یعنی مەبەستیەوەیە نەک لە ناو سلێمانی لە کەلار و لە شوێنەکانی کە نابیستەکان هەمووی داوای هاوکاری لە ئێمە ئەکەن لە من ئەکەن و منیش چی بکەم بەڕاستیڵێ یعنی ئەوەی دەسەڵاتمانی ئەوەی لە دەسەڵاتمانی بێت زۆر سوپاسی کۆمپانیاکان و کەسانی سەرمایەدارەکەم کە بۆ ئەم بانگی ڕەمەزانە هاوکاری نابیستانی کردو ئەگەر ئەوان نەبوونای و چاوەڕی حکوومەتمان بکردا بەڕاستیە مردین لە برسە. ئەڵێ حکومت هەموو شتێکی هەیە بەڕاستی کازانین هەیەی بەشی ئەوەی هەیەکە هاوکاری خاوەن پێداویستی تایبەت بکات و هاوکاری نابیستکە بەڵام تا ئێستا هیچ هاوکاریەکمان لەوان نەبینیەوە ئەگەر دەوڵەمەکان نەبن ئێمە ئەمرین لە برسە. ئەڵێ بە پێی قانون بێ لە هەموو وڵاتێکە خاوەن پێداویستی تایبەت جیاوازە لە چاو کەسانی ترە ئەبێ خاوەن پێداویستی تایبەت ڕێزێکی تایبەتی بۆ دابنرێت و هاوکاری تەواو بکرێ نەک ئاوا وەکو ئەمان ئێمەیان گوێ خستووە. ئەڵێ موچەیەکی 150,000مانەیە بەشی 2 ڕۆژمان ناکە ئەڵێ بە 2 ڕۆژ موچەکەمان تەواو ئەبێت بەشی هیچ موچەکەمان بەشمان ناکات. ئەڵێ یعنی وامان لێ هاتەوە بێ قەرز و خۆڵە بکەین هەمومان تووشی قەرز بووین. ئەڵێ با هیچ نەبێ موچەیان بۆ زیاب کردینایە و لە کاتی خۆیان بمانەنێ و کاتەی مەش دەستخۆشیان لێەکەین. بەڵێ دەستخۆش هاتوشیلان کاک سەنگەر کە مندامان پۆزیان چۆنە ئێمە زۆر کاتی تر بەرنامەمان کردو بەیەکەوە هەر ئەو میوانانش کە ئێستا لێرەن بەشێکیان جاری تر لە بەرنامەی منە ئامادەیان هەبوو هەر لەسەر خراپی بارودۆخی خاوەن پێداویستی تایبەت قسەمان کردووە ڕەنگە ئەمەی کە من باسیەکەم ساڵ زیاتریشی بەسەرا تێپەڕی بێ بەڵام وا جارێکی تر هاتوینە تۆ لەسەرم بابەتە قساکەی لای ئێوە هیچ گۆڕاوە؟ بەڵێ پێشێکی دەستخۆشیتان لێکم سپاس بۆ کەناڵی کورسات و بۆ تۆی بەڕێز کە هەمیشە خەمخۆری کەمەندامان بید و بەرنامەکان زیاتر ڕوبەڕووی کەمەندامان بووە. ئێمە وەکو کەمەندامان ئەوە جەژن هات و ڕۆشت عنی من بەدڵێکی پڕۆڵێم بە سەدان کەمەندام ڕۆژی عارفە لە بەردەم ڕێکخراوەکە ئێمە دەستی نزیان بەرز کردەوە بۆ ڕسوابوونی ئەم حکوومەتە لەو ڕۆژە پیرۆزەیە کە ئەم حکوومەتە ڕسوا بکەی کە یعنی تاکەی ئەم ژیانی ئەم خەڵکە لەم بارودۆخەیە بێ و نزیکەی 64 ڕۆژە کەمەندامان موچیان وەرنەگرەوە فەرمانبەرانی ئەم حکوومەتە ئەم وڵاتە موچیان وەرنەگرتووە سەرۆکی حکوومەت یعنی حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێ خۆڕاگر بن یعنی خۆڕاگر بین تاکەی یعنی ئەمە خوش قبولی ئەمە ناکات لێرە ئێمە وەکو کەمەندامان یعنی حکوومەتێک نابینین کە هیچ بەهایەکی ئەخلاقی حکومڕانی تیا هەبێت هیچ بەهایەکی ئەخلاقی حکومڕانی تیانە چونکە تاوەکو ئەم دقەیە خۆیان لە بارودۆخێکی زۆر باش و لە ژیانێکی شاهانەیە ژین بەڵام خەڵکانی وڵاتەکەی هەمی لە ژێر هێڵی هەژاریەوەن. ئادی پێم بڵێ نەهامەتیەکانی ئێوە چیە کاک سەنگەر؟ نەهامەتەکانی ئێمە ڕۆژانە پێویستمان بە زۆربەی یعنی خاوەن پێداویستیەکانمانە ئێمە وەکو کەمەندامان شە لە ماخمانەیە کەمەندامانەیە کورسی پێویستە کەمەندامانەیە داشەقی پێویستە عیلاجی پێویستە لەگەڵ کەمەندامەکەیان نەخۆشە یعنی زۆر معاناتی قورسمانەیە موچێکی کەمانەیە کە 150,000 یعنی حکوومەت هەرێمی کوردستانی توانی لە پێشی جەژنا دڵی کەمەندامان خۆشکە و مژدەیەک با بە کەمەندامان کە نزیکی 10 ملیار دیناری ئەوێ ینی ئەو داهاتە ناو خۆی کە خۆیان ئەیدزن و کەنە گیرفانی خۆیان و حکوومەت یعنی ئەو داهاتە زۆرە یعنی نازام چی لێکەن ئەو 150,000 دڵی ئەوە خۆشە هیچ نەبێ کەمێک لە معاناتەکانی ئێمە کەمە کردەوە یعنی قسەیەک هەیە ئەڵێ لە هەر وڵاتێکە هەژار زۆر هەبوو ئەوە بزانە سەرۆکەکەی دزە ئێمەش لێرە ئەڵێن سەرۆکەکەمان دزە ئەگەر دزنیە عنی بۆ چاوەڕی حکوومەتی بەغاکە کاکە یەک جاریان بمانداتە دەست حکوومەتی بەغا ئەو موچەمان باتێ داهات و بە وڵاتمانەوە یان یەک جار لە حکوومەتی بەغامان دەربێنێت و خۆی بتوانێت ژیانی کەمەندامان ژیانی ئەو خەڵکی بەرێ بەڕێەوە بۆیە ئێمە هیچ گەشتبین نینەوە دەرگای گفتوگۆ لە نێوان بەغدا داخرا و هەڕەشەکان هەمی ڕۆشتن و جەژن ڕۆشت و ژیانی خەڵک لە قورسایەتی هەرماوەتەوە و ئێمە هەر لە چاوەڕوانی ئەوان کە موچە بدرێ باوەڕ بکە کەمەندام هەبووە لەو ڕۆژی عارفەیە هاتووە بۆ لای من و توێتی ئەگەر شتێکم بۆ نەکرێ مەگەر من ئەم شەو سەعاسی شەو مناڵەکانم بخوێنم بەس بۆ ئەوەی نەجلم بۆ کڕیەوە نەخواردن بۆ کڕین بۆی باین تۆزە درەنگەسن لە خەو لەگەم مناڵی خەڵکا تێکەڵاو نەبن یعنی حکوومەت یەرم گوێی ئالەم قسانە هەبێت ئەگەر ئینسان بێت ئەگەر ئەو کەسانەی کە حکوومەت بەڕێوە بن ئەگەر ئینسانێتیان تیابێ ئەخلاقی حکومڕانیان تیابێ ئەبێ ئەم قسەیە ئەوان بێنێتە یعنی دڵیان بەهەژێنێ بەڵام ئێمە هیچ
دڵێکمان بە حکوومەتی هەرێمی کوردستان خۆش نییە ینی ماڵتان هەبووە توانای ئەوەی نەبێت کە تەنانەت برنج و شلەکەی جێشنیش لێ بنێ واز لە گۆشتەکە بێنەوە بە سەدان ماڵ لە بەردەم ڕێکخراوی یەکێتی کە مندامانە لە چاوەڕوانیەوە بۆ یەکی سەبرنجی بینێ نەما عنی خێرخوازیش ئێمە لێرە سپاسی هەنێ خێرخوازی شاری سلێمانیەکەین یانی ئەو خێرخوازان نەبوونایە لەواچێ بە هەزاران کەس بوونایە بەهاتنەتە سەر شەقام نیانتوانێت هیچ شتێکن بەڵام ئێستا لە ئەخیر ڕۆژە بە سەدان کەمەندام چاوەڕوانی یەکی سەبرنج بوون هەتاوەکو بانگی مەغریب خۆم لەو ڕێکخراوە بووم نەبوو ینی بە ناومێدی ڕۆشنەوە ئێمەش بە دڵێکی پرۆچوینەوە بۆ ماڵەوە یعنی جەژن بۆ ئێمە بوو بە ئەو جەژنە بوو بۆ ئێمە بە تەعزیە جەژن بۆ ئێمە پرسێ بۆ کەمەند ینی هەموو بۆ نەخۆشەکان بۆ کەمەندامان پرسێ لێرە من بە حکومە دەڵێم کەمەندامان لە خوار هێڵی هەژاری وێن ئەگەر گوێت هەیە ئەگەر ئینسانیەتت هەیە ئەگەر ئەخلاقی حکومڕانیەتت هەیە وەرە بەهانای کەمەندامان دەست خۆش کاک سەنگەر خات و دیدار نەخۆشانی تالاسیمیا جگە لەوەی کە ئێمە باسی برنج و ڕۆن و خواردن و پێداویستی و جلو بەرگی منداڵ و خێزان و دایبی و ئەو شتاناکەین کە بەڕاستی هەمووی ئەمانە گرنگن بەڵام ئەمانە نەخۆشانێکن کە ماگانە پێویستیان بە عیلاج و بە چارەسەر هەیە یعنی ئەگەر ڕەنگە لە کاتی خۆیە ئەمە لە ڕۆپزیشکەکەەوە من زانیاریم لە لەسەری بەڵام ڕەنگە گەر لە کاتی خۆیان و عیلاجانە وەرنەگرن دووچاری مەترسی بنەوە لەسەر ژیانیان ئەمانە هی ئەوەن کە 6 ڕۆژ بێ موچیان وەرنەگرتوێ و لەم بارودۆ خەیابن سەرەتا سڵاوتان لەبێ سپاس بۆ کورسات کەمیشە خەمخۆر و دەنگ و ڕەنگێمەی گەیاندووە بەڕاستی کەمەندامان لە وەزعێکی زۆ خراپان و تالاسیمیا بە تایبەتی لەبەر ئەوەی ئێمە بەردەوام پێویستمان بە چارەسەری پزیشکیە بەردەوام ئێمە سەردانی نەخۆشخانەکەین ئەگەر زۆر کەم بڕۆین ئێمە لە مانگێکا 2 جار ئەڕۆین کە ئەمە کەمترین کاتە و ئێمە لە سنووری پارێزگای سلێمانیا 1300 نەخۆشمان هەیە تەنها 400 نەخۆشمان ئێمە موچیان هەیە ما باقی موچیان نییە و موچەکەش 150,000 ئەگەر بەڕێک و پێکی و 30 ڕۆژ جارێک بیان ئەوە ڕۆژی 5,000ەکە چ کەسێک لەم دنیاە بە 5,000 ئەتوانێت سەردانی دکتۆر بکە عیلاجی پێ بکڕێ هاتوچۆی پێ بکات و ئەوە 6 ڕۆژ زیاتری شەنیانەوە کە ڕۆژی 2500 کات عیلاجەکان گرانن خۆی ئێمە هەندێک چارەسەر پزیشکەکانمان لە سنتەری تالاسیمیا و بە بەلاش وەرئەگرین کە سنتەرێکی زۆر باشە و یەکەمە لە ئاستی عێراقە نەکەرێمی کوردستان بەڵام ئێمە بۆ هۆی نەخۆشێکەمانەوە کە لە دایک بوونەوە ئێمە نەخۆشیێمان لەگەڵا کاریگەری ئەکاتە سەر ئەندامەکانی تری جەستەمان کاریگەری لەسەر دڵمان هەیە لەسەر گورچی لەمان هەیە لەسەر زراومان هەیە لەسەر ئێسقانمان هەیە یعنی ئێمە بەدر لە سنتەری تالاسیمیا و بەدر لەو عیلاجانی کە بە نەخۆشی تالاسیمیای وەرئەگرین ئێمە سەردانی دکتۆری دەرەوەژەکەین لە عایادەکان لەبەرەوەی ئێمە دکتۆرێکی پسپۆرمانیە لە سنتەری تالاسیمیا تایبەت بێ بەدڵ دکتۆرێکمانیە تایبەت بێ بە ئێسقان و بە کێشەکانی کەمان بۆیە ئەرکەکە 2 جار و 3 جار قرسترە بۆ ئێمە و بەداخەوە ئەوەی خاوەن پێداویستی تایبەت بێ ئەوەی کەم ئەندام بێ عیلەکانیان هەموو هەژارن عیلەکانیان هەموو هەتا ئەتوانە بڵێم لە خوار هێڵی هەژاری شەوەن و نازانم ئەوە 6 ڕۆژە ئێمە موچەمان وەرنەگرتووە کە 2500 ئەکا هیچ مناڵێکی 6 ساڵی جعنی بە 2500 ژیانی ناڕوا بەڕێوە چارەسەری پزیشکی کەس هاوکارتانە جگە لەو سنتەری کە خۆت باس کرد بە خێرخوازەیە خۆ ئەم هەرێمەیەمە لە ڕێگەی خێرخوازەوە بەڕێواچە بەداخەوە کامە خێرخوازاوکاریتانەکە ئەمە شوورەیە بۆ حکومەتێک کە خێرخواز بەڕێوەی بەرێت بەڵێ خێرخوازەکان هاوکارمانەکان و سوپاسیان ئەەکەین دەستی مادووبوونیان نەگۆشین و هەر ئەو خێرخوازانە بوو کە لەم چەند ڕۆژەی پێش جەژنا کە هاوکاری نەخۆشەکانیان کرد ئەزانی چەند ناخۆشە کە نەخۆشێک تەلەفۆن ئەکا بۆ ئێمە پێمان ئەڵێ پارەی عیلاجمان نیە پارەی ئەومانە سەردانی دکتۆرکەن ئێمەش هەمان کێشەمانەیە هەمان معاناتمانەیە کە هەموو ئەوانەی لە کۆمەڵی تالاسیمیان هەمویان تالاسیمای مایجەرن و خوێن وەرئەگرن یعنی جاری وە هەیە ئێمە بێ لە گیرفانی خۆمان هاوکار و هاو دەردی هاو نەخۆشەکانمان بین هاوڵیان بین لەبەرەوەی وەزعیان زۆر خراپە و جگە لەوەش ئێمە ماڵمان هەیە 2 نەخۆشی تالاسیمایە هەمانە 3 و 4 و هەتا 5مان هەیە جاوەرە تۆ 1 نەخۆشت هەبێ ئەنجا 5 نەخۆشت هەبێ خێزان هەیە ژمارەیەکی زۆر لەو نەخۆشانەی 5مان هەیە یعنی وەرە تۆ عیلاج و دەرمانی 5
نەخۆش لەکوێ پارەشت دابی پێ نەگەی نەبێ پارەشت دانیشی بە پێ دیار نەبێ مناڵەکانتەوە تا ڕۆحیان دەرەچێ ئەوەش وەزعەکەیە کە 63 ڕۆژە و هیچ موچێک نەدرا و ئەوەی ئێمە هەر ئەی بە پێشی بووترێ موچە لەبەری 150,000 و زۆر بەشمان 100,000مان هەیە ئەنی هەر عیبەیە بەڵێ دەستخۆش سەرچە کاگاوات بەخێر بێن ستان خۆش سپاس. لەگەڵەوەی بانکی ئێوارەشە پرسیارەکەت لێ یەکەم ئەگەر تۆزێک ئەوەستین تا بانگەکە تەواو دەبێ دواتر باسی ئەوەمان بۆ بکە با بانگەکە تەواو بێت ببوورە کاک ئاوات حەزناکە لەگەڵ بانکە بواە با بۆستی بەڵێ بۆی بڵم خۆی بکی بە خاتیەوە بانگ سەڵایە وەک چۆن لە ڕۆژی جەژنە سفرەی ماڵی خاوەن پێداویستیان چۆڵ کرد منە عنی چایم ناڵانە پڕکە لە فرمێسێک خوایە سفریان خاڵیکەی خوایە ڕەش و ڕوتیان کەی خوایە سەرگەردانیان کەی خوای ئەنتیقامی ئەمیلەتان لێبسەنی بەداخەوە جارە من شتێکم نی هەر بە ناوی سەرۆکەوە سەرۆ شتێک نازانم تەحەداکە ئەبێ کەسێک تەحەدا بکە کە بتوانێ دوایی کارێکی باشی لە دەست بێ بۆ میلەتەکەی بەداخەوە خەڵکی هەژا کردی دەریا خوێن ڕژە بۆ ئەم ڕۆژە دنیا کەم ئەندام بوو چێ بەرومەکەی خوارد ئەوە تا خۆی تێر و تەسەل ماوە مناڵی تێر و تەسەل 150,000 بە کەمەندامی دامە 150,000 چییە ئەوە جا هەر بێزیان نایە باسی دینارەکەن هەر بە دۆلار کارەکەن نام چۆن لە ڕوێنێ یان سەر تەلەڤیزیۆن ینی تێناگەم بەڕاستی کەسی ئەوەی قسە پێ بوترێ ئەوەی پێ بکرێ وەڵی هەر کەسێ وایە ئەم وڵاتی بەجێهێشت پرسیارەکەشم نەکرد بوو کاک ئاوات ئەوەندا دڵپەڕ بوو منویستم پرسیاری ئەو بکەم بڵێم کاک ئاوات جەژنی قوربانتان چۆن بەڕێ کرد هەستم بەی جەژنێ نەکرۆ بەڕاستی لەبەرەی کە دار خێزانی نبینە تەلەفۆنێک بەگریان گریاوە وەڵڵا تەڵا بیللا گریاوە بۆ نیشی لۆ گۆشت ینی چی بکەم چێ بیاتێ خۆگەر و خێرخوازانە نەبوو نایە و ئەو پیاوچاکانە نەبوونە بەڕاستی کارساتی گەورە ڕوویە سەربارێکە وڵاتێک پرە لە خێر و بەرەکەت پرە لە ئاڵتون چی باشە تایەتی بەڵام شێی خوا چۆن بەکارێت ئێمە لێبێ بەژوین و ئێمە قوربانەکەین تاڵ دەستخۆش با من بچمە هەولێر بۆ لای حاجی کاروان سەرۆکی ڕێکخراوی بەختەوەری کاک حاجی سڵاو لێبێ ببوورە کە زۆر ڕامان گرتی بەڵام ویستم خۆشت گوێت لە گرفت و کێشەکانی خاوەن پێداویستە تایبەتەکان بێ دواتر لەسەرەوە قسە بکەم زانین هەمویان باسییان لەوە کرد کە ئەگەر خێرخوازان نەبوونایە نەیان دەتوانی هیچ جەژنێ بکەن و لەگەڵ ئەوەش بازێکیان هەر پێداویستەکانی جەژنیان نیانتوانێت بۆیان دابین بکەن ئەمەی کە دەیبینین بارودۆخ و گوزەرانی خاوەن پێداویستی تایبەتە لەم هەرێمەیە جا ئیتر ئەمەی کە من لێرە لە سلێمانیم بێگومان لە هەولێریش لای تۆ بە هەمان شێوەیە ئەمە پەیوەندی بە شارچێتیەوە نییە لە هەرێمی کوردستان وەزعەکە بەم شێوەیە بەڕستان لەسەرم بابەتە چیتان هەیە بەناوی خی گەورە میهرەبان سەرتا سوپاستانەکەم و چاوی یەکەیەکەی ئەو میوانە بەڕێزانە کە لە من گەورەترن لە من بەقەدرترن لە من ڕێزدارترن ئینشاڵە لای خوش هەروان چونکە ئەوان خی گەورە تاقی کردوونەتەوە بەو حاڵەی کە هەر یەکە و بەنەوەیەک کە ژیان ئەگوزارێنن و ئینشاءڵڵا هەم لە دنیا هەم لە قیامەت خی گەورە بۆیان تاویزەکاتەوە پشت بەخوا و دڵنیاش بن هەر کەسێک لە هەر پلەیەک بێ لە هەر ئاستێک بێ هەر مەقامێکی هەبێ بەشدار بێ لە قوت خواردنی ئەم خاوەن پێداویستی تایبەت و ئەم کەسانە کە ئەتوانی بڵێ ئەبێ هەمومان ڕێزیان لێ بگین هەمومان خزمەتیان بکەین بەڕاستی ئەوانە یعنی بە معنای کەلیمە ئەچنە قالبی ستەمکارانەوە ئەچنە قالبی حرام خۆرانەوە دڵنیا بە هەر کەسێک بەشدار بێ لە قوتبڕینی ئەمانە لە برسیکردنی ئەم بەڕێزانە دڵنیا بە ڕەب العالەمین ئینتیقامی لێکاتەوە و دڵنیا بە سزای خۆیان وەرەگرن چ لە دنیا بە چ لە قیامەت بێت چونکە هیچ بەقەت ئەوە ترسناک نییە تۆ نانی خەڵکێک بخۆی کە حەقی خۆیەتی لەم وڵاتە بە کەرامەت بژێ حەقی خۆیەتی لەم وڵاتە بە عەزیزی بژێ حەقی خۆیەتی لەم وڵاتەم خاوەن پێداویستی تایبەتانە شوێنی تایبەتیان هەبێ جێگەی تایبەتیان هەبێ ئیشی تایبەتیان هەبێ
ئەبێم خاوەن پێداویستی تایبەتانە بە هەر هەموو سنفەکانەوە یعنی ئەمان لە سەروی هەموو کەسێکەوە بن چونکە ئەمانە کەسێکی ڕێزێ گیراون ئەمانە لایخوا بە قەدر و بە عەزیزن یەک چینت باس نەکرد کە ئەبوایە نوێنەرێکیان لێوە بواە بەڵام من ئیشەڵا لە جیاتی نوێنەری ئەوانم بە حکمی ئەوەی ئێمە لەناو یعنی ئافرەتانێکی زۆری بێپیاوین تاوانێسە دوونەوە بێپیاو هەیەکی چیان پیاو مردوون ئەوانەی بێ هاوسەرن ئەوانەشی کە لە پیاوەکانیان جیابوونەتەوە کە ئەمانش بۆ خۆیان کۆسکەوتویەکی ترن لەم وڵاتە ئەمان نوێنەریان نییە ئێستامان ئەگەر بۆ نمونە 150,000 دینارێکشیان هەبێ کە هەر هیچ نییە ینی بەڕێی من ئەوە هەر عیبەیە هەر شوورەیە لە هەر وڵاتێک باز بکەی ئێستاکە من بچمە هەر وڵاتێک بڵێ خاوەن پێداویستێکی تایبەت چەندێک وەرەگرێ بلێم 150,000 دینار یعنی لەگەڵ ئاستی دەرەجەیەکی زۆر لە معاشی ترە هەر عیبە باس بکرێ ناوی نەنین معاش باشترە بەڵام ئافرەتانێکی تر خاوەن هەتیون پیاویان مردووە بە 3-4 مناڵەوە مناڵیان وردە هیچ ئەوەیەکیان نییە هیچ ناوێکیان لە هیچ شوێنێکان نییە یعنی ئەستان ئەمان بزنێ هەر شتێکیانی بە ڕسمیەتێکی هەیە لە لای حکومەت ئەم ئافرەتە داماوەنە بە 3-4 مناڵەوە هیچی نییە هەیە تەلاق دراوە هەیە یعنی بە زۆربەی یەتیمەکانە ئێستا بە ژمارە بە تەسەوەری من لە زۆربەی ژمارە خاوەن پێداویستەکان زیاتریشن بەڵام کەس ئاوڕیان لێ ناداتەوە ئەی ئەوان زۆر خراپتریشن فەقیرانە لەبەرەوە بەڕاستی یعنی من ئێستا ینی هیچ مەسئولیەتێکشم نییە لە وڵاتە عەرەقی شەرمەزاری ینی ئەسرم بەوەی کە جۆم لەم هەموو معانات و دەرد و ناخۆشی و ناڕەحەتیا بێ یعنی من هەست بە شەرمەزاریەکەمەوە کاک عومەرە یان و برادەرانی نابینا یان ئەو کاک ئەوەی بڵێن نابیستان هاتوون یعنی ڕویان لە من ناوە منیش ڕوو لەو خەڵکە ئەنێم ینی بەڕاستی ئەوەندەم پێ ناخۆشە بە دڵساردی ئەڕۆنەوە ئەوەندەم پێ ناخۆشە بە بێەوەی هیچیان بدەیتێ ینی بەڕاستی بە کوردەکەی ئەوەیە یعنی ئێستا بە عام خەڵکی کەوتۆتە حاڵەتێکی زۆر فەقیر و ئەمان زۆر خراپتر ینی ژیان بم حاڵە ناگوزەرێ وڵاتێکی بێبەرنامەین وڵاتێکی کە خەم لە هاوڵاتیانی خۆمان ناخۆی حاجی تۆ لە نزیکەوە ئاگا و لە گرفت و مەعاناتی ئەم خاوەن پێداویستە تایبەتانەیە باست لەوە کرد کە ئەنی هاتوونەتە لای بەڕێستان تۆ لە نزیکەوە ئاگایانە ئەوەی کە لێرە بۆم کرابێ ئەوەی لێرە بۆم کرابێ خوا ئاگەی لێ ئەوەی تەوان لەبەرەوەی حکمی من ئیشەکەم زیاتر بۆ مناڵی هەتی و یا ئافرەتی بێوەژینی کە دایکە یەتیمەکانن ئەوش بە خۆی چینێکانێ لەناو ئەو عایلانە زۆربەی هەیەە خاوەن پێداویستی تایبەتن یعنی لە زۆربیان دەرمانیان بۆ کڕین من تا ئێستا حەزم نییە باسی ئەوە بکەم بەس لایکەم تا ئێستا 400 کورسی بەس کارەباییم کڕیوە ئێدا ئەو حکومەتی هەرێمە لە 91ەوە حکومەتە باوەڕ ناکەم 200 کورسی کڕیوێ یعنی ئەمە هەر بە ئەو خەڵکەی کڕێ ئەو خەڵکە خێرخوازە کڕیوێت ئەوە بەس کورسی ئەمە لە بێ ئاگاییە ئەمە لە بێ ئاگاییە ئەمە وەڵامیەوە بیت ئەمە لە بێ ئاگاییە یعنی بەڕێز باس لەوە کرد ئێستا من هیچ پۆستێکی بەڵام و بەردەوامیش هاوکاریانەکەی ئەوەی ئەگەر ئەفومکە ئەگەر لە بێ ئاگاییە بێ ئەگەر ئاگایان لێ بێ ئەوە مصیبەتە ئەگەر بێ ئاگایش بێ لەو مصیبەتەکە گەورەترە هەردووکی مصیبەت یعنی حکومەتێک بزانێ ئەمە هەیە رەزانێت یعنی ماقولە ژمارەی لەلانیە ئای ئەم ئەحسایی کە لە بەردا وەزارەتێکمانە بە ناوی وەزاری پلاندانان چییە بە چی ژێتی نازانێت چەند خاوی پێداویستی و چەند نابینا و چەند تالاسیمیا هەیە بێ ئاگایی شتیوا هەیە ینی ئەبێ بەزانێت بەڵام کە هیچ پلانێک نییە بۆ باشتر گوزەرانکردنیان ئێمە کاتی خۆی لە پەرلەمان بووین هەر پێشنیارێکمانە کرد بۆ ئەوەی کەمانە معاشیان زیاد بێ وڵا ئەگەیشتەوە وڵا کاکە هەر شتێک تایبەت بە پارە بێ بە موچە بێ ئەمە کەس ناتوانێت باسی بکە و کەس ناتوانێت دەیێ بکە ئەمە نازانم چی دارایی هەیە و تەراکوماتی پارەی هەیە و فڵان و یانی نابێ باز بکرێ ینی لەبەرەوە بەڕاستی ئێستا هیچ نەماوە لەم وڵاتە نە ڕێقابەیەک ماوە نە خەمخۆرێک ماوە گرفتەکانی ئەمان کاکە حاجیکاروان هەمووی بە پارە حەلەبێ یعنی بڵێ طبعا بە دووشت حەلەبێ ئافۆن شتنی هەر بە پارە ئێستا زۆربەی ئەوانەی کە دانیشتون ئێستا ئەوانە بۆ نمونە کورتە باڵاکان ینی بەڕاستی کەسانی زۆر بەتوانایان تایە کاکە خاوەن پێداویستی تایبەتی هەیە بەس خاچی نییە هەیە دەستێکی نییە یعنی بۆ ئەم خاوەن یەک دەستی بۆ لە دائیرەیە تەعین نەبێ هەر على الأقل یعنی ساڵانە بۆ ئەمانە شتێکی تایبەت هەبێ بۆ تەعین بوونیان حتا نابینا بەڕێزەکان حتا نابیستەکان خۆ نابیستێک ئەتوانی ئیشێکی هەر بۆ بدۆزیتەوە نابیناش بۆ خۆی من نابینا ئەناسم کاکە لە قونسولێ دەوامەکە متەرجمە ئەوە بە ئیمکانیاتە یعنی ئەمانیش ئەتوانن یعنی ئەکرێ ئیشێکیان بۆ بدۆزرێتەوە تەعینێکیان بکرێن ینی خۆ ئەوەندەش زۆر نین بەڕاستی ئەوە بەشێکیەوە بەڵام بەشەکەی تری
یعنی ئەکرێ موچەیەکیان بۆ بردرێتەوە 150,000 دینار کە ئێستاکە ئەوەش جارە بە 2 مانگنیان دەنێ خۆیان وتیان 6 ڕۆژە ئەوەش هەر نەبێ یعنی بەجددی قسەکانیان زۆر تەواوە ئەگەر ئەم خەڵکە خێرخوازە نەبێت ئەمانە بەڕاستی وەزیان لە مەیکەتایەتی زۆر خراپتر ئەبێ کە بە قەنەعەتی من هێشتا خێرخوازان ئەوەی کە ئەی کردوێتی خوا خێری بنووسێ بەڵام خەڵکێکی زۆرتر هەیە بەڕێی من زۆر متەمەکینترە زۆر ملیۆنیێرە لەسەر حیسابی ئەم وڵاتە بۆتە ملیۆنێر ئاوڕێ لەمانە بداتەوە لەم بەڕێزانە یعنی ئەگەر هیچ نەبێت چینێک لە خۆی بگرێ یعنی بۆ نمونە لە ناو خاوەن پێداویستیەک دەکەس دەخۆی بگرێ قەی چێکا کەفالەتێکی مانگانەی ئەەکەم هیچ نەبێت کە لە خانوویەکی بۆ دەم پارەی دەرمانەکانی ئەدەینێ هیچ نەبێت ئێستا من بۆ نمونەیەک شتێکم کرۆ زۆر بەسیتە کە باوڕەکەی ئێستاکە من بەس لە هەولێر بوون 2000 عائلەمان لەلایە نزیکەی 2000 هەر یەکەی ئەگە دوو مناڵش بێ کاتە 4000 مناڵ بۆ نمونە ئێستا کامل تەمین سەحیم بۆیان کردووە تامین سەحەکە چی هەر دکتۆرێکیان پێویست بێ ئایدی منە هەر دەرمانێکیان پێویست بێ بۆیان نەکڕم یعنی من کە ڕێکخراوێکی بچووکم هەیە لە ڕێی خێرخوازان و ئەمەم کردووە خەڵکێکی تریش ئەتوانێت بایخۆی بازی قورسایی لەسەر ئەم ئازیزانە هەڵگیرێت باش دەست خۆش کاک حاجی لەگەڵمان بمێنەرەوە با بچینە لای ئەمیوانە بەڕێزانە زۆر بەخێر بێن کە قسەمان بۆوەکە فەرمون ئەوەی کە قسەمان بۆوەکە مایکەکەی بێتێ سپاس دەیگرسێنە بێ زەحمەت کاک بەڵێ بەخێر بێ زۆر سپاس سەرەتا دەستخۆشیتان لێکم بۆ ئەم بەرنامە جوانە کە هەمیشە خەمخۆری کەمەندامانن من داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم داوا لە بەغا ناکەم چونکە ئێمە چەنەها خوێنمان ڕشت ئەنفالمان کرد کیمیابارانمان کرد لەبەرەوەی ئەم ڕۆژە بەدەستبێنین بەڵام بەداخەوە حکوومەتی ئێمە ئێستاش هەر چاوەڕێی دەستی بەغایە کەشتی بۆ بنێرێ باشە لە هەموو دنیا لە هەموو شوێنێکە خەڵک بۆ جەژن ئەچێ قوربانی ئەکا باشە با حکوومەتی هەرێمی کوردستان هەر لەو پارە و داهات و سەرۆت و سامانە قوربانێکی کردا بۆم چین و ئەم چین و توێژە بێدەسەڵاتە لەبەر ئەم چون و توێژە کە موچەیەکی زۆر کەمیان هەیە باشە ئەو کە ئەچێ لە دەرەوەی وڵات هونەرمەندێکەیەنێ لێرە چەنەها دەفتەرە دۆلاری بۆ سەرفەکە ئەی با بیکردا بە خەڵاتی ڕێزلێنان بۆ ئەو دەوڵەمەنانەی کە ئەم جەژنی قوربانە چەنەها ماڵی کەمەندامانیان سفرەکانیان بۆ ڕازانەوە چەنەها کەمەندام هەر لە بەردەم ڕێکخراوەکە ئێمە داوای کیلۆیە گۆشتی ئەکرد داوای کیلۆیە نوقڵی ئەکرد یعنی هیچ نییە بۆ حکوومەت ئەوەی کە کەمەندامێک داوای ئەکا حکوومەت یەک ڕۆژ مناڵەکەی سەرفی ئەکا نەیتوانی کیلۆیە نوقڵ بکرێ من زۆر دەستخۆشی لە زۆر سەرمایەدار و دەوڵەمەنەکانەکەم کە ئەم جەژنی قوربانە ماڵی چەنەها کەمەندامیان لە نابیستان لە نابینایان لە کورتەباڵان لە ڕێکخراوی کەمەندامان لە توانابەخشان ماڵی کەمەندامانیان ئاوەدان کردەوە ئەی من دەستخۆشی لەو سەرمایەدارانە بکەم یا دەستخۆشی لە حکوومەتێ بکەم کە سەروەت و سامانی دنیای لە بەردەسایە دەستی خستۆتە بینی ئەم هەموو خاوەن پێداویستێ تایبەتە کە 150,000یانێ شەرمە بۆ ئەوان کە بڵێ ئێمە 150,000ین بە کەمەندام ئایا 150,000 ناکە ئایا 150,000 بە تۆ ئەڵێم بە عیادەی بە حەفاظەی بە عیلاجی بەچی با یعنی نازام 150,000 یعنی شەرمە وەڵڵاهی 150,000 بە دوو مانگ بە دوو مانگجارێ خەڵک قەیناکە قەنەعەتیشی پێ ئەکا من ئەبینم کە لە دەرەوەی وڵات خەڵک کەمەندامێکی هەیە تەمەنا ئەکا دوانی ببوایە لەبەرەوەی ئەو معاشەی کە بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەتی بڕیوەتەوە بۆ عایلەکەشی بڕیوەتەوە ئێمە نەک خۆمان بارین بەسەر عایلەکانیشمانەوە یعنی ئەوە نەبێ کە بڵێن هەر خاوەن پێداویستی تایبەتین ئەی باشە عایلەی وا هەیە خۆی چەند سەرخێزانە فریای ئەوانی ترکەوێت تەلەبەی هەیە تەلەبەی زانکۆی هەیە تەلەبەی هەیە مناڵی ڕەوزەیە ئەی باشە فریای ئەمە بکەیە فریای ئەوە بکەیە یعنی من ئەڵێم شەرمە بۆ تۆ حکومەت واللهی داوەشینە کە بڵێ من 150,000 بە کەمەندام و کە لەم جەژنە هەمویانە کرد بە قوربانی و جەژنانەیەکی نایە بە کەمەندامان دەست خۆش زۆر سپاس کەسی تر هەیە قسەمان بۆ بکە دەستان خۆش بێت کاک عومەر ئەبینم جارجارە چی بەرەو بەخا ئەتەوێ کێشەی ڕێکخراوە کەمەندامیەکان خۆ چارەسەریکە یا لە بێ متمانەیتەوە تەوێ لەوێ حەلێک بدۆزیتەوە بۆ مۆزە هیچ دقایقمان نەما لاولێر بەڕاستی ساکە لاولێر تووەڕی لای کێ یعنی با پێت بڵێن ئێمە سەردانی بەغامان کردووە سەردانی وەزارەتێک هەیە لێرە تایبەت بە وڵی کوێساخان دووجا مەش پاش پێزانی یەکەم دوودا داوای کردووە وەکو ئفات بڕات بۆ بەغا من ساکە ڕوونکردنەوەی کە دەم بەسەر جەم خاوەن پێداویستی تایبەتەکان بە کەمەندامان کە بزانام موچەیە چۆن کراوە ئێمە سەردانی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی عێراقمان کرد
وەفدی خۆم لەلایەن کۆمەڵەکەمانەوە لەگەڵ بەڕێز دکتۆر بڕیارە سوپاس و پێزانی یەکەم ئەندا پەرلەمان کە هەمیشە دەرگای کراوە بۆ هەمیشە ڕێگاپشان دەرمان بۆ هەمیشە هاوکارمان بۆ لێ هەموو پەرلەمانتارەکە ئێمە سەرداری وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیمان کرد زۆر بە خۆشحاڵیەوە بۆ چارەگێ ئێمە لێ دوانماندا قسەکانمان کردویتر کرای سەعات و نییە کۆبنەوەکە وتی کاکە ئێوە ساکە من نەزانم تازا زانم موچەیەکی 150,000تان هەیە تازا زانم موچەیەکی 150,000تان هەیە هاوکاریە تا ساکە قایمەی وان بۆ ناتوە ئەم وەفدانە هاتووە بە سەرروکی حکوومەتەوە بۆ وەزارەتی دارایی ئەمانەوە کە هاتنە بۆ بەغا یەک گوشەی خاوەن پێداویستی تایبەتیان بەکار نێناوە کە موچەیەکەیان کرێتە ڕەسمی موچەکەیان زیاد کرێ وتی بە خۆشحاڵم کە جەنابتان هاتنە زۆر من هەڵسان سەرمی ماچ کرد ئێستا ئەمە نەبێتە شتێک نە پاداش وەرەگرم نە شتێک هەموو بۆ خۆی گەورە هەڵسا کە دیفاع وتی تۆ دیفاعت کرد هاتە بە پێی خۆت ئەوای ئەمە ئەرک بوو لەسەر حکوومەت باتا لەگەڵ ئێمەیە دانشتا لەسەر مێزەکەمان خۆتان مشوری خۆتان بخۆن ئەنجا ئەم موچەیە بۆ یەکە لانەکان پێتەڵم ئێمە لە کەرکووک ئەوە کشی خاوەن پێداویستی تایبەت جەژنانی وەرگێت موچەکەیان ڕەسمیە حاجی کاروان قسەی زۆر جوانی کرد پەرلەمانتارش بوو هەمیشە گوێی لە خەڵکە کرد گوێی لە خاوەن پێداویستی تایبەتە کرد هەمیشە هاوکارمانە بەڕاستی من پێ دەڵم هاوکارم ڕێکخراوە خاوەن پێداویستیەکان شەکە ئێمە بۆیەکە یاسا بە یاساکەشمان جێبەجێ بکرایە حکوومەت هەر مافمان پێشێلەکە نە چەکداری نە فەوجمانەیە نە دیلێوامانەیە نە چاڵە نەوتمانەیە ئەمە با بزانێ ئێمە هەر پێشێ لە کرای بۆ یەکە ئێمە داوامان کرد ئێستا قەرنجیر و چەمچەڵەتی فەرقیەیە موچەکەی لەوێ 190,000 دینارە 100,000 دەژدانش وەرەگرێ با بزانین بۆ لێرە من بە دوومانگدار 150,000 دینارم پێ ڕەوا نەبینێ وەزیرە زانیی وتی کاک عومەر ئوستاد عومەر کە ڕووی شەوە ئەم جارە لەوێ ناو قاسەکانش پارەی تێ نەمێنێ وتی بانقەکان پارەی تێمێنێ سەرمەقەسۆمانە لەو پارانە کۆکرێتەوە بۆ ئێوە ئەمە من سوورم سەرۆکی حکوومەت من سوورم لەسەر قسەی خۆم یەک ڕێگایەترمان ماوە یەک ڕێگایەتر ماونەوە هەر حکوومەتی هەر ڕێکخراوێ خۆی بەرپرسیارە بێ من ئەم سەرۆکی حکوومەت ڕوبەڕووی دادگایەکەمەوە وەزارەتی دارایی ڕوبەڕووی دادگاکەمەوە دادگای فدرالی ئێمە هەرلێکمان ماوە چی حەق و حقوقێکمان مافمان خوراوە ئەبێ هەمووی دەدبێنینەوە کاک سەنگەر بەتەمای ئەمە هەن شڵی وادارم هەموو ڕێکخراوەکان هەمومان یەکدەنگ بین و بتوانین ئەمە بکەین لێرە هەمومان دانیشتین باسی حکوومەتەکەین بەڵام ئەین پێکەنین بە حکوومەتیە هەنی ئەوەی بوونی نەبێ حکوومەتە ینی سەرۆکی حکوومەتێکی زۆر سیرمان هەیە ئێمە 10 ساڵە داوای بینین یەکەن بووی مەعاناتەکانمان لە پێشەوە بگەێنین ئەوە تا ئەمڕۆ چووە پێشوازی لە نازام هونەرمەندێکردنای ڕاغب علامێ ئەخە من نازام چۆن شەرم نایانگرێ چۆن تەریق نابنەوە مانە حیان نییە نازام نابینن باش ئەمەی کە باسمان کرد کاک سەنگەرم گرفتانە ئەین ساڵانێکی زۆرە هەیە و چەندی جاریش بەرنامەی لەسەر کراوە ئێستا ڕەنگە خەڵکانێکە بێ بڵێ ئێوە خۆتان لە هەموو ساڵەکان خراپێتەوە کاڵە ساڵ بە ساڵ خۆزگەم بە بڕوا بکە نەیتوانێت دووتێ پێڵاو جلوبەرگێ جوان یانی پێداویستەکانی جەشت دابین کە ئەمە ینی ئەمە بەڕاستی گۆڕانکاری بووە ئێستا هەیە زۆر خراپتر بووە ساڵانی پێشوو خێرخواز زیاتر بوو ئێستا ئەم حکوومەتە کاربڕێکەرە ئالم کاتەیە ئیفلاسی بە هەنێ لە دەوڵەمەنەکانیش کردووە ینی وای کردووە لە پاریان ناتێ سلفیان ناتێکەوە بەرێنان کەن و بتوانن هاوکاری خەڵکانێک ینی ساڵان ئێمە ئەگەر 50 خێرخوازە بێم ساڵ 10 خێرخواز بوو دەوردە بەرەو نەمانە ڕوە هەمووی قۆڕق کردووە لای خۆیەتی هەمووی ئیمزا قۆڕق کردووە لە پرۆژەیە لە ئاغەوە لە کورە لەنەوتە لە چاڵە لە هەموو شتەکانە قۆڕقی کردووە هەر بۆ خۆی بووە هەر ئیمزا خۆیکە ئەو خوشکەمان باسی کردوتی قوربانی بکردایە ئێمە ئەگەر بە خۆمان بزانین ئێمەی فەقیر و هەژار چین و توێژی هەژار کە وەکو کەمەندامان بە تایبەتی ئێمەی کردە قوربانی لەم جژنەیە ئێمە کوردە قوربانی یعنی ئەو سەرۆت و سامانەی کە خۆی ئەیخوات و لەولا کەمەندامان و خەڵکی چینی فەقیر و هەژار و مەعاشخۆری ئەم وڵاتەش نەتوانن
باوەڕکە لە 1970 کەمەندامان و کورتە باڵا و ئەمانی کە لە خوار چێلی هەژارن نەجل و بەرگیان کڕێ بۆ کەمەندامیان نەتوانیوانە جژنێکی شایستە بۆ کەمەندامان و بۆ ئەو کەسانی ئەو ماڵ و مناڵیان بکەن یعنی من کە ئەمە ئێڵم بەڵگەم لەلایە بە سەدان بەڵگە چی خۆزگا ئێستا نوێنەرێکی حکوومەت کەسێک لێرە بۆیە بمانتوانێت ئالێرە پرسیارانی ڕوبەڕووکەین و بزانین بمازانێت چی ئەڵێن بەڵام لە ئاستی سەرەوە نەک کابرا یەکێکی داما و بنێرە لە بەرامبەر ئێمادای بنیش خۆزگەیەوە خوازین کە بەرنامەکەی ئێمە ببین و جوان هیوادارم کامیان زۆر خۆی بە خزمەکاری وڵاتە زانێ بتوانێت لە بەرنمەیەک ئاوا دابنیشێ گوێ لە داواکارەکانی ئمە بەس ئێمە کێشەی موچەی خاوەن پێداویستی تایبەتمان نییە ئێمە کێشەی تەعیناتمانەیە چەندێک کەرتی تایبەتەیە ڕاستەکە حەزکارە نیوەی تەخەڕوجی کردەوە کورتە باڵایە نابینایە سالاسیمایە کەمەندامە وڵات و ساکە چۆن بەرنامەکە تەقدیمەکەی کەسانمان وایە لە توش باشتر لەوەی تەقدیمیکە ئەم بۆ حکومەت سەرۆکی حکومەت نییە بێگومان کەسی سەرۆکی حکومەت چیەکە بەس قەڵەمێکرە بڕوا بکە نابینایە بەس جێگاکەی سەرۆکی حکومەت بە عەدالەت ئیشی خۆیەکە پڕی پرۆژەیەەکە ئەم وڵاتە وا باتە ڕێوە با بزانێت لە سەرۆکی حکومەت کات بین بەوانی تریش ئەویستی قسە بکە کاک فەرید بەڵێ بڵێ ئەڵێ ئەو کەسانی کە دەوڵەمەنن یا مەسەلەن سەرۆکی حکومەت هەموو تاکێک ئەڵێ سەیری نابیز نەکەن کە ئاوا بە جوانی و بەڕێک و پێکی ئەمان بینن ئەڵێ ئێمەش معاناتی زۆرمانەیە ئێمەش هەر ئەوە نییە بڵین کە گوێمان لە هیچ بەڵێ ئەڵێ باسی مەعاش هەر نەکەین باشە ئەڵێ ئێمە چەند کەسێکین کە ئاوا بە جسم ساغین و ئەتوانین لەسەر پێ خۆمان بوەستین بەڵام چەنەها نابیستمان هەیە کە نەخۆشە کە شەلەلە کە نابینایە نابیستە ئەڵێ خۆزگە هەریەک لە ئێمە کە سەرۆکی ئەم ڕێکخراوانین و هاوکاری کۆ ئەەکەینەوە بۆ خاوەن پێداویستیەکانمان و بۆ ئەندامەکانمان خۆزگە ئێمە لە جێ سەرۆکی حکومەت و لە جێ ئەو بەرپرسانەی حکومەت بووینایە بەڵێ خاتوشیلان ئەو هاوکاریانی کە یەت بۆ ئەندامەکان بەڵێ خۆیان یعنی ئێوە ئەچن لە دەرگای هەموو خێرخواز و سەرمایه‌دارێکین وڵێن ئەو حاڵەکەمان و پێویستمان پێیت ڕاستیەکەی ئەوە کاعمەر باشتریش ئەزانێت لەوەیانە بەڵام هەیە بەڕاستی داوا ئەکات کە هاوکاری خاوەن پێداویستی تایبەت بکە و هەشە لە دەرگایان ئەین و بە خۆشحاڵیەوە دەرگامان لەکەن و با کاعمەر جوابی ئەوە باتەوە حەزەکەم زۆر شارەزای ئەگەڕێمە وڵات کاعمەر کاتم کەم ماوە با کات بەمە بووین بەڵێ ئەڵێ ئەوان بە موچەی چەند ئەژین کە بیر لەوە بکەنەوە نابیستێک یان خاوەن پێداویستێکی تایبەت 150,000 وەرئەگرێت باش ئەم جەژنە گەرنی کێتان ئازانە کرد دڵی خۆتان کێ مافمانی پێشێل کرد خی گەورە دامانێتە دەست خی گەورە بە سەدان کەمەندام لە بەردەم ڕێکخراوی کێدی کەمەندامان لەسان کرد لەو ڕۆژە پیرۆزیات دامانێتە دەست خی گەورە جابم باتەوە نەکەر کەمەندامان هەموو خەڵکی هەرێمی کوردستان گردنی و کەسان ئازاناکەن کابێتەوە هۆی ماف خوراندنیان کە بەشی ئێمە بەشەکەی خۆشیانە خۆن و هی ئێمە و هی تۆ هی ئەویش ئەخوات و بە بۆنەی چەند کەسێکەوە کێنە سەر تەلەڤیزۆن و نازانن چی ئەڵێن و چی ئەکەن پەنجەی هەڕەشە بەرزەکانەوە و ئەبنە هۆی نان بڕاوکردنی میلەتەکە ئەبنە هۆی نان بڕاوکردنی کەمەندامان کە یعنی بەجددی کە ئاگیان لە حاڵی ئێمە نیە کە هیچ هەستێکیان بۆ ئێمە نیە یعنی وەرە یەک ڕۆژ بەز یەک ڕۆژ لە ژیان تا بەز وەرە سەردانێکی کەمەندامان کە سەردانێکی ڕێکخراوەکان بکە بزانە چەند کەمەندام هەیە چەند ماڵ هەیە کە هەر گریانە بۆیە یعنی ئێمە خۆمان کە لە ناو وەزعەکەیان کە خۆمان کەمەندامین کە خۆم نەخۆشی تالاسیمامەیە ئەو کاکانە کەمەندامن یعنی جای وهەیە ئێمە گریانمان بۆ ئەندامەکانی خۆمانیات یعنی بەوەی خۆمانەوە هێشتا ئەمانێ هاوکاری ئەوانکەین لە گیرفانی خۆمان یعنی
پێ لەسەر دڵی خۆمان ئەنین ئەڵێ قەینا ئێمە با ئەو ئاوانە بەعنی هیوادارم یەک ڕۆژ بیرکەنەوە نەک هەر ئێمە هەموو خەڵک و بە تایبەتی ئێمە ینی بەسە تاکەی دەستخۆش کاگاوات بەداخەوە ینی ئەمە نانی دڵپڕەمە ناڕەحەتم ینی نازانم چی بەڕاستی ئێمە نازانم هەر بین و هەر داواکەن و هیچ جۆمانی ناژیرێ جارێ سەرۆشی حکوومەت نە ئەمان بینێ نەگوێشمان لێگرێ و هیچ داوایشمان جێبەجێ ناکات دڵنیا بنەوە هەوان هەتا بەرژەوندی خوان وەسە ماوە مناڵی خۆیان تێر بن و خەریشی ڤێلا و دیسکۆ و گۆرانی بێژێنان بن چاونشتی باشانی ناکرێت بەڵام من یەک داوامەیە تەنەها یەک داوە هەر ئەوەنە بە سەرۆشی حکوومەت دەڵم هەر ئەوەنە ئەڵێم کورسیەکە و جێ بڵ و بڕۆ دەستخۆش کاک ئاوات سپاس با بچمەوە لای حاجی کاروان کاک حاجی بەڵێ کامەر باسی نەکەم کرا هاوکاریەکە ئێمە هاوکاریەکانە زین چۆنە لا نەخان سپاس بۆ خوا ڕێکخاوەکان یانی مێژوویەکیان نووسێتەوە ئەم سەرۆکی ڕێکخاوەکان ئەم دەستەی باڵا زیاد لە 18,000 ئەم جژنەیە هاوکاریمان پەیدا کردووە لەلایەن ئیسسبارەکانە لەلایەن دەوڵەمەنە بەڕێ هاوکاری مادی و خۆراک بۆمانەوە هەموو ڕێکخاوەکان ئێمە قاعەکەیان بۆ دابینەکەین خەڵکەکەیان بۆ دابینەکەین هەوێ کار دانیشتووی ناونیشان حاجی کاروان چەنددا هاوکاری نردووە ئێمە قایممان ناوان کردووە ئێمە ئەوەمان لەسەر بووە حکوومەت بەیانی بڵێ هەر ئێستا بڵێ بەیانی کاکە فەرمو من قایمم بۆ حاضر هەر ئێستا لەناو موبایلەکەمانە بۆ هێنێری قایمەتان بەردەوام حازرە دایم و ساعت هاوکاری بکە قاعەشمان حاضر بووە قاعەشمان حاضر بووە خوار ڕەحمی کرد ئەگەر من ساکە بۆ یەکام قسەیەکەم ڕەحمەت لە گۆڕت مام جەلال ئەگەر بۆ ڕێکخراوەکان قاعەی نەکردایە بڕوا بکە سار ڕێکخراوەکانە وایە لەسەر شەخسەکە خێمەیان نەڵدایە باش دەستخۆش کاک عومەر با بچمەوە لای حاجی کاروان گوێبیستی قسەکانیان بووی کاک حاجی ینی باسمان کردووە کە ئەم وەزع پێشتری ژوا بۆ بەڵامەوەی کاک عومەری ژووتی ئێستا بارودۆخەکە زۆر خراپترە ینی کەسانی وەکو بەڕێستان و سەرمایەدارەکان و بازرگانەکان ئەوان بێگومان دەبێت هاوکاریەکان بۆ ئێوە بهێنن یان ڕاستەوخۆ بچنە لای ئەمان و هاوکاریەکان بگەێنن ینی ئەوەی کە ئەمان باسی دەکەن لە لای حکوومەتەوە داواکاریەکانیان جێبەجێ ناکرێت ئەکرێت ئەمان بەردەوام چاوەڕێی ئەوە بکەن کە سەرمایەداران و بازرگانان دەستی هاوکاریان بۆ درێژ بکەن یاخود ئەم وەزع تاکەی ئاوا بەردەوام دەبێت وڵی لا نەخان خۆ زین چۆنە ئێستا بەڕاستی یعنی تۆ خەڵکێک ڕابێنی لەسەرەوەی چاوی لە دەستی خەڵکێک بێ کە بێ پارێ بدا لە دەرگای کاگ عومەر و کاگاوات و تەلاسیمیا و من بدات بەڕاستی ئەمە زۆر خراپە یعنی ئێمە ئەم میلەتەی ئێمە نازانم شایانی ئەوە نییە بەڕاستی وای لێ بکرێ شایانی ئەوە نییە چونکە لەوەتەی هەیە قوربانی ئەدا لەوەتەی هەیە چاومان کردوەوە هەر لە ناو شەڕ و شۆڕ و لە ناو قات و قڕیاین ئەو فەقیرەی ئەو خەڵکە عامە بەڵام ئەو کار بەدەستانە بە هەموو ئەو حیزبە دەسەڵاتانە یعنی خۆیان تێر و تەسەلن بە کوردیەکەی تێر ئاگەی لە برسی نییە ئێستاکە ئێمە بە کوردیەکەی لە یعنی لە دەهۆڵی بەتاڵ لێدەین ینی قسەکانی ئێمە هەروە ڕواین هەر بۆ خۆمان قساکەینەوە دەردە دڵە ئەیکەین دڵنیابی بۆ ناگاتە گوێی ئەو بەرپرسە گەورانە ئەمەی کە هەیە بەڵام باس لە دەوڵەمەندەکانە ینی ئەو دەوڵەمەند و پارەدانانی کە لە وڵاتە هەن ئەوان ویژدانیان بجوولێ زەمیریان بجوولێ لەبەر خاتری خوا یعنی هەر یەکە و تەبقەیەک چینێک لەم خاوەن پێداویستی تایبەتانە لەم دایکە یەتیمانە لە خۆیان بگرن یعنی بەدەمیانەوە بێن یارمەتیان بدەن یعنی بەڕاستی هیچی تێناچێ ینی خەڵکێوا هەیە باوەڕ بکە هەر ئەو یعنی لەو ڕەمەزانە پیاوێکە ناسم پیاوێکی خێرخوازە یەک لەو کاربەدەستیش نییە بەس لە هینەوە بڵێ دەسەڵاتدارێکی بێدەسەڵاتی یانی دەسەڵاتی ئیدارینێ ئەنا ناوێکی هەیە بە یەک تەلەفۆن 1 ملیۆن دلاری لێ سندووە ئێتوخوا ئێستا 1 ملیۆن دلارە بدەینە ئێمە و ئەم ڕێکخراوانە بەشی چەندێکمانێ بەڵێ لە کوردستانە هەر لەم وڵاتەیە جاوە یەک لەوانەیە من خۆم چەند کە سەناسم مەسەن بە تەلەفۆنی 2 ملیۆن دلاری لێسەنن ینی خەزمەوەی ناوی نییە ئیدارین بەڵام ینی وای لێ هاتووە ئەوان زۆر بە ئاسانی لەو دەوڵەمەندانە ئەسەن ئێمە مانانش من و کاک عومەر و جەماعەتی تر ئەچین بۆ لایەن لێیانە پاڕێنەوە نایدەنێ من جایەت لە تەلەڤیزیۆن باسم کرد چوومەتە لای دەوڵەمەندێک وتمە کاکە 5 عایلە بگرە خۆت مانجی 100,000 بدەرێ هەر خۆم لێ بووم نەیدا تەلەفۆنێکی بۆ کرا لە شوێنێکەوە دەسەڵاتدار بوو هەر لەوێ داوای سیارەی مەرزیەی کرد بۆی کڕا
یەکسەر بۆیانی کڕی تەواو ئێمە دەسەڵاتمان نییە یعنی طبیعەتی پارە داواکردنی پارەش ئاوهایە تۆ جارێ داوات کرد دوو جار داوار کرد لە دەوڵەمەندێ ئیتر وا هەستەکەبی بە سوال کرد دوو لە هەموو لایەک داوای لەکەی بۆ ئێمەمانانیش خۆش نییە خۆ من خاوەن پێداویستی تایبەت نیم من ممەسیلی ئەو خەڵکە فەقیرم کە من لە ڕوم نایە ئەوکم زایان فەقیرانە جارێک و دوانوسیان بەس باشترین حل ئەوەیە بۆ نمونە ئەو پارەدارە دۆڵەمەند و خێرخوازانە خۆیان بچن ڕای خراوەکان قائیمە هەیە با پارە تەسلیم نەکەن بەدەستی خۆیان یارمەتیەکان بدەن ئێستاکە باوەڕ کە من ئەم ساڵوام کردووە خێرخوازەکان خۆیان هاتوون بەدەستی خۆیان یارمەتیەکانیان دابش کردووە ئەگەر وابی ئەو کاتە هەر یەکێک بای خۆی تەبقەیەک چینێک لەم کەسە بەڕێزانە ئەگرێتە خۆی هەر هیچ نەبێت تۆزێک ئازارێکیان لەسەر کەم بکاتەوە ئەمە نقطەیەکی تر تخوامێ بۆی ئەزان بەرنامەکەی جەناب زۆری نەماوە کاکەنیش مووقیفیانە بێت يعني براسي بحق بموقفي كان بمثلا مانگرتنا بون شنو سرجاديه خلق كوكرنويه يعني براستي يعني زور طبيعيه بتن فشاري لبغاب كان بون مناس بتش هميان بتشنا بغاب بتشنا بين الله انجمني وزيران يعني براستي ما برا او ناكري اوها يعني ما هربرين هاد شر شاشه وبلين حكومه دوايه وسرج حكومه دوايه وجيجري باشا كاك حاجي كاروان لكابينين ويا تاچن يعني ام گرفتانه او بردوامي هبوا حتى استبلام لكابينين يعني دبيت چۆن بارودۆخ و گوزەرانی خاوەن پێداویستی والله لانا خان يعني قسەی لە براد وەرگرە من ناچمەناو کابینی وڵاو قسەیەک بۆ خوشکی خۆمەکەم بۆ بینەرانە شەکەم دڵنیا بە بەم حاڵە بێ بەم خوێنە بێ بەم تێگەیشتنە بێ بەم دابشکردنی کوردستانە بێ لە نێوان دوو حیزبی دەسەڵاتەوە ئەو کابینەی تر لەمەش خراپترە بێ قەت بەرەو باشی ناچێت يعني ئەگەر بەم حاڵە بێ هەتا ویژدان نەجوولی هەتا زەمیر نەجوولی هەتا ترسی خوا لە دڵەکان نەبێ هەتا ئەمانە بە خۆیاندا نەچنەوە هەتا تۆبە نەکەن لە حرام خواردن حاڵی ئەو میلەت هەروە بێ و هەتا ئەو میلەتەش پاڵپشتی ئەمانە بێ ئەوە حاڵمانە بێ زۆر سپاس کاک حاجی کاروان کە لە هەولێرەوە ئەم ئێوارەیە لەگەڵمان ئامادەیتە بوو سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ ئێوە شتێکتان مابوو ئەگەر زۆر بە کورتی کاک عومەر کاتم نەماوە لەها حکومەت بە زووترین کات تەشکیل کرد تەشکیلاتەکەشیان چیەکرێ بزانین چۆن نەکرێ ئێمە ئەم جارە گەشتبینی نەک وەفدەکانی یەکێتی نیشتوانی کوردستان بەرگری لە خەڵکەکە لە سەنگەرا وەستاون لە فەقیر و هەژار و کەم دەرابەت ئەم جارە چۆن بە پارتیان تۆ ئستۆپ وەسە مافی خەڵکت پێشێل کرد ئەم جارە ئەمانەوێ وەزیری کاروباری کۆمەڵایەتی خاوەن پێداویستی تایبەت بێ لە خۆمان بێ ئەمە گرنگە بێ بۆ ئێوە داواکارم بەڵێ داواکارم بە تایبەتی لەسەر و پاڤڵ دەستان خۆش بێت سپاس کە ئەم ئێوارەیە لە گەڵمان بوون بە هیوای ئەوەی ئەمە کۆتا بەرنامە بێت کە لەسەر خراپی بارودۆخ و گوزەرانی خاوەن پێداویستی لەم هەرێمەدا بەرنامە بکەین و قسەی لەسەر بکەین ئینشاءالله جارێکتر کە بەرنامەمان کردەوە بۆ پەڕی گەشتبینی و دڵخۆشیەوە هەمان ئەو میوانانە دەهێنینە بەرنامە و دەستخۆشی سپاس لەو کەسانە دەکەن کە گوزەرانیانی بەرەو باشتر بردووە سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوون تا بەرنامەی داهاتوو بە تەوەرێکی نوێ بە ئێوەی ئازیز دەگەمەوە شاد و بەختەوەر بن